کاک چون باشی الو ممنون بارك الله فيك. سپاس دەکەم مەلادیان. کاک جیاد من یەک دوو پرسیارم هەیە بە هیوان مەڵامم دەیەوە بەڕێزت ئەلۆ قەپاتی کرد وەچی هەموو ئەوانکە هەرات وەچی هەموو ئەوانکە هەرات باش ئەمە چ بکەینە دەست حزبك ترسنۆکە لە وەڵامدانەوە لە دیتان هەموو خەڵکی کردە خۆفرۆش هەر بەس جێرە دەنگمان دەبیت ئەوە کاکم بە هەر با لێرە باز بکەین لۆشی دەکەینەوە هەر چەندە زان وەڵام ناداتەوە بەس ئێستا هەر مەلەفی لۆ هەڵدەدەینەوە قڕی چێ بەسەری خۆم کەم یعنی حزبەکی گەورە و گران بە سەدان کادیر و ئەندام لەسەر تەلەڤیزیۆنی لە مینبەرەکانیان هەزاران ئەوەیان هەیە ترسنۆکن لە وەڵامدانا ئەوە تۆ ئەوە سەد جارە لێ دەدەین لەبۆ ئەو هەموو کادیر و ئەنە هەیە کەچیان ناوێرن جواب بدەنەوە حەزدەرێ خۆ ڕاگر بە کورە خۆ ڕاگریتە کۆ ناوێرن جوابی تەلەفۆنێکی بدەنەوە کورە مەلاجی هات کاک ئەو مەلاجی هادا ئەوە هەموو کوردی کردە خاین ئەوی لەگە پارتی نەبی کۆن ڕفراندۆم ئەوی تەلاقی عێراق نەدا ئێستا لۆ موچەی ئەوی لەگەری نەبی خائینە ئەو مەلاجی هادا بڕواک ئەو مەلایە ئەوە جگە لەوەی لە شعبەی پاراستنی پارتی بوو لە تەدەسوس دەستە ئیسلامیەکان لەوەی ئابڕوبەرتر لە مجەمەعەکی دهۆک باگیری ئێوەزام ناویتی فلیمی خلائی لێدایانە بۆ گەنج هەتا ئاسایش گرتیتی وەختی خۆی بەر لەوی ببتەوە ئێستا هەر پەرلەمانتارێککە خڵازەبی دوو حیمایی هەیە ئەوە ژنەکەی خۆی حیمایەتی لە مارێش ئەوەی تۆ مارکردیە چ کارە ساتەکە حزبێکی گەورە و گران ناوێری جوابی یەک تەلەفۆن بداتەوە بڕوا بکە یعنی خۆ باشە هەموو دەبینن ئەمن نە ئیهانە دەکەم مجەڕەد دەزانن ئاوا یعنی لەسەر وشەی خاڵ دادەنێم ئەوەی کە ڕۆژنامە نووسەکان لە کوردستان ناتان بیکەن ئەوەی هەر لە بەهەندێ ئەو هەر لەمە دەترسن حزبك ئەخ بە من دەڵێن پێیان مەڵێ داوەشەی تخوا مەعقوولە حزبێکی گەورە و گوران 20 ڕۆژە هەوڵ دەدەم یەکێکیان ناوێرن یان جوون دەدەن یان ناوێرن یان دادەخەنەوە کاتێکی خۆش أنا حاضر بون الفيري تدقيقة او كسي حاضر ببيتن فيري افا دستوي الجل ولاطوي افا دستوي الجل ايش وازارت ملاتوي في برابر في ظلمات تاكرن او كسي حاضر نبيت بعذر معناوي او هاري كاري دجمنيه معناوي او نكردك اصليه معناوي الفيدر او خوفروشه